بەڵازان و خۆشەویستانمان لا چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی یاسایی وشیارێکی یاسایی دەکەین و بەتابەتی تر گرنگەکە خانمان گوێ لەم بابەتە بگرن کە ئینشاء الله هەموو خێزانێک دوور دەبێت لە جیابوونەوە و هەڵوەشاندنەوەی خێزان بوونی خێزان لە هەموو کۆمەلگایەکدا شکۆ و گەورەی ئەو کۆمەلگایە دەردەخات. ئێمە لەم تەورەیەماندا باز لە مافە یاسایەکانی ئافرەتان دەکەین لە دوای جیابوونەوە. حتمەن دوو جۆر مافی کەسی هەیە و مافی مادی هەیە. ئەمانە پێویستە ئافرەتان زیاتر وشیاریان نەبێت لە بابەتە یاسایەکان و حەق و مافی خۆیان بزانن لە دوای جیابوونەوە کە خوا نەخواسە گەر لەگەڵ هاوسەرەکانیاندا جیابوونەوە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک زەردەش عەلی پارێزەر کاک زەردەش گیان بەخێر بێن. خۆ بەخێر بێن. مافە یاسایەکان جار لەوە دەست پێ بکەم جیاوازی کراوە لەوەی کە پیاوان دوای جیابوونەوە یاخود خانمان دوای جیابوونەوە زیاتر حەق و ماف بەکێدراوە بە گوێرە یاساکان کە هەیە. خۆی بابەتی خێزان هەر لە سەرەتای دروستکردنیەوە تا کۆتایی هاتنی و ئەو لێکەوتە یاسایانەی کە دروست هەبێت لە یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1950 تەنزیم کراوە، چەندە دواتر چەند جارێک تعدیل کراوە دوهەمینیان لە ساڵی 2010 کۆمەڵی گۆڕانکاری بەسەرهاتووە. لەناو ئەم قانونەیە ماف و ئەرکی هەریەکە لە هاوسەرەکان لە کاتی بەردەوامی پرۆسی هاوسەرگیری و لە دوای جیابوونەوەشە تەنزیم کراوە. لە دوای جیابوونەوە ئەوەی کە با بڵین تەوەری بابەتەکەی ئێمەیە دوای ئەوەی کە کۆتایی بە عەقدی هاوسەرێتی گرێبەستی هاوسەریە لە نێوان ژن و مێردا کۆمەڵێک لێکەوتەی یاسایی دروستە بێ، کۆمەڵێک ئیلتیزام و مافی نوێ دروستە بێ لەسەر هەریەکە لە هاوسەرەکان. ئەوەی کە یاسادانەری کوردستانی و عێراقی دایناوە دیارە ئەو لە کۆتایی هاتنی پرۆسەی هاوسەرگیریە کۆمەڵێک ماف و دەستەبەر و شایستەی دارایی و معنەوی بۆ خانمان بۆ ئافرەتانی کە جیابنەوە دیاری کراوە و هەریەکان بە پێ و ڕێوشێن و بە پێی دۆخی هەریەکە لە یاخود جۆری ئەو تەلاقەیە ئەو جیابوونەوەیە ئەتوانن داوای بکەن لە بەڕێکاری یاسایی. باست لە جۆری جیابوونەوەکە کرد ئەو کاتێک کە ئافرەتێک داوای جیابوونەوە بکایان پیاوێک داوای جیابوونەوە بکە ئەمە جیاوازی ئەبێ لە وەرگرتنی مافەکاندا جیابوونەوە؟ نەخێر، ئەو بابەتە بەو جۆرە نییە لە ناو خەڵکە هەندێک پیان وایە کە ئەگەر هاتوو ئەو خانمێک داوای جیابوونەوە بکە ئەوە بێبەشە بێ لە مافەکانی. ئەمە بەو شێوە نییە لە یاسایە، بەڵکو بە پێی جۆری با بڵین جیابوونەوەکە یاخود بە پێی نیسبەت و ڕێژەی کەم تەرخەمی ئافرەتەکە لەوەی کە تا چەنە هۆکار بوو بێ بۆ جیابوونەوەکە لەوە ینی لە ماف و شایستەکانی کەمە بێتەوە، نە بەو جۆرە نییە. زۆر باشەکە وردە دەبێنە سەر مافەکان بۆ منە لە مارەیە و دەست پێ بکەین قەرز و حازر ئەمانە چۆنیە چۆن خانمان ئاگاداری ئەم وردەکاریە بن لە کاتی گرێبەستی هاوسەرگیریە بووی کە دوجار ئەگەر وانەخواستە تووشی جیابوونەوە بن حەق و مافیان نەفەوتێت. بەڵێ خۆی دوایەوەی کە ئەو خانمانی کە لە هاوسەرەکانیان جیابنەوە ئەتوانن لە دادگا هەندێک ماف و شایستیان هەیە کە ئەتوانن داوای بکەن لە ڕێگەی یاساوەیەکە لەو داوانە داوای مارەیە. بەنسبەت مارەیەوە لە عورفی کۆمەڵگەی ئێمەیە مارەیی کراوە بە دوو بەشەوە، مارەی پێشەکی و پاشەکی و قانونیش با بڵێن ئەم بابەتەی تەنزیم کردووە و بەنسبەت مارەی پێشەکیەوە بە تەنها بە گواستنەوەی ئافرەت مستحقە بەوەی کە مارەی پێشەکی وەربگرێ و حەقی خۆیەتی و تەنانەت ئەگەر کێشەشی نەبێ ژیانی هاوسەریان بەردەوام بێ ئەوە پیا و پابەندە بەوەی کە مارەی پێشەکی بۆ ئەو خانمە یاخود بۆ هاوسەرەکەی بکە و ئەگەر هاتوو فرۆشتە بێت یا لی وەرگرت بێ قەرزێکە لە گەردنیایەتی کێشە هەبێ یان نەبێت جیابوونەوە هەبێ یاخود نەبێ. بەنسبەت مارەی پاشەکیەوە تاریخی شایستەبوونی مارەی پاشەکی یاخود ئەوەی کە پێڵێن مارەی قەرز بریتە لە دوو حاڵەت، حاڵەتی مردن یاخود تەلاقدان. لەو دوو حاڵەتەیە لە کاتێکا کە با بڵێن ئافرەت جیا ئەبێتەوە لە پیاو ئەتوانێت داوای مارەی قەرزەکەی بکە و یاخود ئەگەر پیاوەکەی مرد کۆچی دوایی کرد لەو کاتە ئەتوانێت بەر لەوەی کە تەریکەکەی یاخود میراتەکەی دابەش بکرێت داوای مارەی قەرزەکەی بکە. ئەمەش لە جۆری تەلاقەکەەوە تقریبەن گۆڕانکاریەک بەسەر حەقی ئەم ئافرەتایەت لەوەی کە ئایا
چکە ئێمە تەنها بە یەک ڕێگەمان نییە بۆ هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیری کە لێرە گرنگە باسی بکەین بە چەند جۆرێک یان بە چەند ڕێگایەک با بڵێن ژن ئەتوانێت لە هاوسەرەکەی یا ژن و پیا ئەتوانن کۆتایی بە عەقدی هاوسەرگیری بێنن. یەکێ لەو حاڵەتانە بریتە لە تەلاق، ئەوە کە تەلاق حەقێکی پیاوە، لەفزی تەلاق کە پیاو بەکاری ئەهێنێ خێزانەکەی تەلاقەیە. لەم حاڵەتەیە ژن با بڵێن شایستەیە بە وەرگرتنی مارەی حازر و قەرزیش، مارەی پێشەکی و پاشەکی لەم حاڵەتەیە. بەس لە حاڵەتێکە کە ئەگەر هاتوو بە داوای جیابوونەوەی کرد، پیاوەکە داوای جیابوونەوەی کرد یاخود ژنەکە داوای جیابوونەوەی کرد لە دادگا لەسەر بنەمایەک، ئەگەر لەسەر بنەمای زەرەر بوو کە ژنەکە ئیدعای ئەوەی کرد کە پیاوەکەی زەرەری پێگەێنێ و ئەم زەرەر بووەتەوەی ئەوەی کە ژیانی هاوسەریان مستەحیل بێت، لەم حاڵەتەشە ئەگەر زەرەرەکە بسەلمێنرێ یاخود ئیسپات بێت، لەم حاڵەتەشە ژنەکە شایستەیە بەوەی کە مارەی قەرزەکەی کامل هەموو وەربگرێ. بەس لە حاڵەتێکە کە ئەگەر هاتوو ئەم زەرەرە نەسەلمێنرا بەڵکو ژنەکە وا ئیدعای کرد یاخود پیاوەکەوە بانگەشەی ئەوەی کرد کە ئەم ژن و پیاوە ناگونجێن بەیەکەوە، خلاف و شقاق و ناکۆکیێکی زۆر لە نێوانیانە هەیە. لەم حاڵەتەیە دوای ئەنجامدانی کۆمەڵێک ڕێکاری پێویست و چوون بۆ لای توێژەری کۆمەڵایەتی و حەکەمێک لە ئەهلی ژنەکە و حەکەمێک لە ئەهلی پیاوەکە و حەکەمی سێم بەم ئیجراعاتانە ئەگەنە ئەوەی کە ئایا بزانن هەریەکە لە ژن و پیاوەکە نیسبەتی خەتایان لە نیسبەتی با بڵێن مەسئولیەتیان لە هەڵۆشانەوەی ئەم گرێبەستە کۆتایی هێنان بەم هاوسەرگیریە چەندێکە بە پێی خەتای بە پێی نیسبەتی تەقسیری و خەتای ئافرەتەکە لەوەی کە بۆتە هۆی کۆتایی هێنان بە ژیانی هاوسەری مارەیە قەرزەکەی کەمەکە. واتە ئەگەر دەرکەوت لە سا سی خەتای ئافرەتەکەیە لەوەی کە ژیانی هاوسەریان کۆتایی بێت، لە سا سی مارەیە قەرزەکەی کەمەکە. بەڵێ ڕێگەیەکی ترمان هەیە بریتە لە ڕێگەی خولع یاخود ڕێککەوتنی هەردوو ژن و پیاوەکە لەسەرەوەی کە ڕێکەون لەسەر شتێک کۆتایی بە ژیانی هاوسەری بێن و ئەمە ڕێککەوتنی خۆیانە و هیچ گرفتێکیان بۆ نییە و لەسەر چ مافێک ئافرەتەکە لەسەر چ مافێک تەنەزول بکە یا داوای چی بکە ئەو پێی ڕێککەوتنی خۆیانە. بۆچی ئەو بابەتی قەرزە زۆربەی کات ینی بە شێوازی قیستەیان بۆ کە هەر قەرزە بۆ بەنەقد نەدرێت لە چه حاڵەتێکدا ینی پێویستە ئەویش بەنەقد بدرێوەکو پێشەکیەکە؟ خۆی بابەتی ئەوەی کە نەفقەی بە بڵێن ببوورە ئاڵتونی یان مارەی قەرز ئەبێ بە قیست، ئەوە پەیوەندی بە بابەتی هینەوە نییە، بابەتی قانونی ئەحوال شخصیەوە نییە، ئەوە لە قانونێکی ترا تەنزیم کراوە لە قانونی تەنفیز یاسای جێبەجێکردنە. ئەگەر هاتوو کەسێک قەرزێکی بەلاوە بوو جا قەرزی مارەیی بێ یاخود قەرزی هەر قەرزێکی تر، ئەگەر هاتوو توانای نەبوو بە یەک گوژمە بە یەک دەفع هەموو پارەکەی بدا، ئەو کاتە ئەچن بۆ مڵک و ماڵی، چ ماڵی گوازراوە بە یاخود نەگوازراوە، حیج زەخرێتە سەری و دواتر ئەفرۆشرێ و حەقەکەی لێ وەرئەگیرێ. بەڵام ئەگەر حەقی نەبوو ڕۆن بۆ ئەوەی کە بزانن ئایا هیچ موچە و داهاتێکی ماڵانەی هەیە، ئەگەر واتە ئەگەر مڵکێکی نەبوو جا مڵکەکە ماڵی گوازراوە بێ یاخود نەگوازراوە، خانوو بێ، مڵک بێ، ئۆتۆمبیلی هەر شتێکی تر بێ، ئەو کاتە بە پێی داهاتەکەی یەک لەسەر پێنجی داهاتەکەی ماڵانە ئەبڕێت بۆ ئەوەی کە شایستەی ئەو ئافرەتە یاخود ئەو کەسی خاوەن قەرزە بدرێتەوە. ئەمە تەنها پەیوەندی نییە بە مارەی قەرزی ئافرەتانەوە، بەڵکو بۆ هەموو قەرزێک لە قانونی بەرکار لە کوردستان و عێراق بەو جۆرەیە کە ئەمەش یەکێکە لەو ئیشکالێتانە کە تقریبان ساڵانێکی زۆرە 50 ساڵ لەمەوە پێش ئەم یاسادانراوە لە ئێستا پێویستی بە تعدیلە. پێم وایە لە پەرلەمانی کوردستانی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە خولەکانی پێشوە بەوەی کە شێوازی وەرگرتنەوەی قەرز ڕەنگە لەگەڵ ئەم دۆخەی ئێستای هاوڵاتیانە نەگونجێت. چ کاتێک ئافرەت نەفقەی ئەکەوێت و ئەم نەفقەش چۆن دیاری ئەکرێت؟ بڵێ بە پێی یاسایی بەرکار لە مادەکانی 23 و 24 کە لە قانونی ئەحوال شخصی ساڵی 1959 ژمارە 168 تا دیاری کراوە، لە ڕۆژی ئەنجامدانی یاسایە باسی شەکەی ئەو یاسایە دوای تعدیلکردنی لە 2010 هەر ئیشی پێکرێ؟ ئەو تعدیلە هەموو قانونەکەی تعدیل نەکردووە، تەنها چەند بڕگە و مادەیەکی تعدیل کردو ئەوانە. بەڵام بۆ پرسیاری ئەو خانمە لە ڕۆژی ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیریەوە بژێوی ژن لەسەر پیاوە تا ئەو ڕۆژەی کۆتایی بە ژیانی هاوسەریانێت یاخود کۆتایی بە گرێبەستەکەی بە تەلاق یاخود بە جیابوونەوە. بەڵام لە دوای جیابوونەوە
بەپێی یاسا و بەپێی شریعەتی ئیسلامیش ئەو خانمەی کە جابێتەوە لە پیاوەکەی مدەیەک بۆی نییە زەواج بکاتەوە کە پێوترێ عیددەی شەرعی تا کۆتایی هاتنی ئەو عیددەیە نەفەقە و بژێوی ژنەکە لەسەر پیاوەکەیە دیارە با بڵێن ڕێژەی ئەو با بڵێن ئەو چەند ماوەی کە ئەو ئافرەتە لە عیددەیە بێ جیاوازە لەوەی کە پیاوەکەی کە تەلاقی ئەدا لەو حاڵەتەی کە ئافرەتەکە ئەگەر با بڵێن دووگیان بێت تاکو و دووگیانیەکەی دائەنێ عیددەی ئەو کاتە تەواو بێ یاخود ئەگەر هات و دووگیان نەبێ لەو حاڵەتەیە سێ پاک بوونەوە کە مەحکەمە مەزەندەیەکە بە 3 مانگ بۆی نییە زەواج کاتەوە و لەو ماوەیە نەفەقەی یاخود بژێوی لەسەر ئەو پیاوەیە کە پێشتر هاوسەری بۆ ئێستا تەلاقی داوە باری دارایی پیاوەکە بەڵێ بە پێی باری دارایی پیاوەکە و پێداویستی ئەو ژنە لەو کۆمەڵگەیە پێداویستی کەسێک لە کۆمەڵگەیەکە بڕی نەفەقەکە دیاری ئەکرێ پێش ئەوەی بگوازرێتەوە نەفەقەت چۆن چۆنی ئەگەر جابوونەوە ڕوویات وەکو باسم کرد لە یاسای باری کەسێتیە هاتووە کە نەفەقەی ژن لەسەر پیاوە لەو ڕۆژەی کە گرێبەستەکە ئەکەن نەک لەو ڕۆژەی کە ئەگوازرێتەوە باشە لەو حاڵەتەیە ئەگەر هاتوو پێش ئەوەی کە یعنی پێشەوەی بگوازرێتەوە هەر بژێوی لەسەر پیاوەکەیەتی خۆ ئەگەر لەو نێوەندەیە پێشەوەی بگوازرێتەوە جیا ببنەوە ئەو ماوەی کە نەفەقەی نەکێشاوە ژنەکە ئەتوانێت داوای بکە بەڵام ئەوەی کە تۆ باسیەکەی پێم وایە مەبەست زیاتر مارەیە ئایا ژن و پیاو ئەگەر جیابوونەوە پێش ئەوەی بگوازرێتەوە ژنەکە هیچ مارەیەکی ئەکەوێ یانە ئەمەش تۆزێک هینە ینی وردەکاری تایە ئایا ژنەکە داوای جیابوونەوەکە یاخود پیاوەکە ئەگەر هاتوو ژنەکە سەبەبێکی معقولی نەبوو و داوای جیابوونەوەی کرد هەر ڕەغبەتی لێ نەبوو دڵی ساد بوو لەوەی کە وە نەیویست بگوازرێتەوە لەم حاڵەتەیە ژنەکە نەک هەر هیچی ناکەوێت بەڵکو ئەبێ هەموو ئەو مەساریف و هەدیە و پێداویستیانەتی کە لە فتری دەستگیرانناریە پیاوەکە بۆی کردو ئەبێ بیگەڕێنێتەوە بەڵام ئەگەر سەبەبکی معقولی هەبوو ئەوە ئەتوانێ و شایستەیە بۆی کە مارەی وەربگرێ بەنیسبەتی پیاوەوە ئەگەر هاتوو پیاوەکە ویستی لە ژنەکەی جیابێتەوە بەر لەوەی بگوازرێتەوە لەم حاڵەتەیە ئەگەر هیچ سەبەبێکی معقولی هەبوو ئەوە ئەتوانێ و هیچ مارەیەکی ناکەوێت ژنەکە بەڵام ئەگەر هەر ڕەغبەتی لێی نەبووە هیچ سەبەبێکی معقول نەبوو بۆ ئەوی لە هاوسەرەکەی جیابێتەوە لەم حاڵەتەیە نیوەی مارەی ئەکەواتە مارەی پێشەکی و پاشەکی کۆ ئەکرێتەوە دابەشی دوو ئەکرێ لەو حاڵەتە بێ بەر لەوەی پێشەوەی بیشی گوازێتەوە مادەم پیاوەکە نایەوێت ژنەکە بگوازێتەوە ئەوێ تەلاقی بە چکە ئەو ژنە دووچاری زیانی معنەویە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕەنگە دووچاری جۆرێک لە ئازاری دەرونی بێ بۆیە مەحکەمە پابەندیەکە بۆی کە نیوەی ئەو مارەی کە لە گرێبەستی هاوسەرگیریەکە لەسەری ڕێکەوتون بیگەڕێتەوە بۆ ژنەکە بەس کاک زردەش عفو کاکدانێ زۆرجار دژمنایەتێک لە نێوان ژن و مێردا دروست ئەبێ بۆ پێی کە مڵکاکانی وەکو خۆی ناڵێ ئەم پیاوە ینی زۆرجار سەلماندنی ئەو بۆ ئەوەی کە ئەم پیاوە چەندێک دارایی هەیە یان ئەوە تا چەندێک نەفەقەی ئەکەوێ ئەمە چۆنە ئیتر خۆی ئەوەی کە پیاوەکە چی هەیە هەرچێکی هەبێ زیادی هەبێ کەمی هەبێت تەنها ئەوەی کە ژن شایستەیە وەری بگرێ بریتە لەو مافانی کە قانون بڕیاری بۆ داوە کە بریتە لە مارەی لە بژێوی لە تعویزی تەلاق ئەگەر دواتر ئەگەر کاتە بوو باسیەکەین ئەگەر بێت و پیاوەکە هەرچێکیشی هەبێ محکەمە هیچ کاری بەسەر ئەوە نییە وە سەبارەت بۆی کە تۆ چۆن ئەگەیتە ئەوەی کە قەنەعەت بەو پیاوە بکەی ئەوەی کە ئەڵێ ڕاستە و هەر ئەوەی هەیە کە ئەیڵێت ئەوە محکەمە لێکۆڵینەوەی خۆی ئەکا بە پێی وردبوونەوە لە دۆسیەکە و گوێگرتن لە بەڵگەکان و گوێگرتن لەو شایەتانی کە تەقدیمەکرێ محکەمە بێگومان ئەگاتە قەنەعەتێک ئەو بە پێی قانونی سەلماندن ڕێکارەکانی سەلماندن ئەوەی دیاری کردووە کە تۆ محکەمە چۆن بگاتە ئەو قەنەعەتی کە فعلەن ئەم پیاوە هەر ئەوەی هەیە کە باسیەکە کاک سەردەش مافە یاسایەکانی شوێنی نیشتە جێبوون چۆن چۆنی دیاریکراوە لە یاساکاندا بەڵێ بۆ ئافرەتان حتممە یەکێک لە ئەرکەکانی پیاو لە بەردەوامی ژیانی هاوسەرگیریە بریتە لە دابینکردنی شوێنی نیشتە جێبوون هەل من ضمنی نەفەقە کە بریتە لە بژێوی جلوبەرگ و خواردن و کری پێداویستی پزیشکی و هەروەها شوێنی نیشتەجێبوون ئەگەر داهاتیشی هەبێ بژێوی ژن هەر لەسەر پیاوە مادەم بەس لە حاڵەتێکانە بێ ئەگەر ئافرەتەکە خۆی بە ڕەزامەندی خۆی بێوێ هاوبەشی بکە لە خەرجکردی ئەو ماڵەیە ئەوە تەبیعیە بەڵام بەنسبەت دوای ئەوەی کە جیا ئەبنەوە لەم حاڵەتەیە ژن ئەتوانێ
داوای یا پێداگیری بکە لەسەر ئەو ماڵی کە تایە نیشتەجێن بۆ ماوەی 3 ساڵ تایە بمێنێتەوە. ئەمەش ڕێکار و مەرجی خۆی هەیە. بێگومان ئەبێ چەند مەرجێک هەیە پێویستە ئەو ژنە هۆکاری تەلاقەکە نەبوو بێت بۆ نمونە ناپاکی هاوسەری یاخۆت لاساری نەبوو بێ وەژنەکە هیچ شوقە و هیچ یەکەیەکی نیشتەجێبوونی تری نەبێ و هیچ زیانێک بەو خانووە کەتیایەتی نەگەێنێ مەگەر ئەو زیانی کە بەهۆی بەکارهێنانەوە دروستە بێ و یاخۆت هیچ کەسێکی تریشی لەگەڵا نیشتەجێ نەبێ بۆ نمونە ئەو ژنە تەنها خۆی ئەو کەسانی کە لەژێر دایانی خۆیان ئەتوانن لەو خانوایە جێ با بڵێن بمێنەوە ناتوانێت ئەو خانوە جارێکی تر بداتەوە بکرێ. بەم شێوەیە ئەگەر هاتوو ئەو خانووە یا ئەو شوقی ئەو یەکەی نیشتەجێبوونە هی پیاوەکە بێت ئەگەر ژن و پیاوەکە خۆیان هەر لە ژیانی هاوسەریا کرێکی بوون ئەو کاتە ژنەکە ناتوانێت داوای شوێنی نیشتەجێبوون بکە. ئەمەش لە قانونی ژمارە 1970 ساڵی 1970 لە یاسای مافی نیشتەجێبوون بۆ ئافرەتانی مطلقا باس کرا و هەندێک وردەکاری و مەرج و ڕێکاری دابینکردنی دیاری کراوە. زۆر کاتمانەمامێت تۆزە بە خێرایی شتەکان باسکەین. بابەتی قەرەبووی تەلاق مەبەست چی لە قەرەبووی تەلاق چۆن مافی یاسایی خانمانە بۆ بابەت؟ بەڵێ ئەگەر هاتوو بۆ دادگا دەرکەوت کە یا خانمێک پێی وا بوو کە بە ناڕەوا تەلاق درراوە ئەو کاتە ئەتوانێت داوای قەرەبوو بکات بەهۆی ئەو زیانەی کە بەری کەوتووە لە ئەنجامی تەلاقدانی لەلایەن هاوسەرەکەیەوە. بێگومان لەم حاڵەتەیە ئێمە وەکو وتم چەند جۆرێکی تەلاقمان هەیە ئەمە بابەتی تەفریقی قەزایی واخەتەوە ئەو جیابوونەوەە ناگرێتەوە کە پیاوەکەیەتە بەردەم محکەمەوە داوای جیابوونەوە ئەکا یاخود ئەو تەلاقی کە بە تەلاقی خولعی ناوەبرێ لەم حاڵەتەیە قەرەبووی لەم دوو حاڵەتەیە قەرەبی تەلاقی ناڕەوامان نییە بەس لەو حاڵەتەی کە وەکوتم تەلاق مافی پیاوە کە ئەو پیاوە ئەم مافەی خۆی بە ناڕەوا بەکارێنێواتە تەعەسوفەکە لەم حاڵەتەیە ژنەکە پێی وایە کە دووچاری زیان بووە و ڕەزامەند نەبووە بێئاگا بووە لەو تەلاقە لەم حاڵەتە ئەتوانێت داوای قەرەبوو بکە و بڕی ئەو قەرەبووەش بڕێکی دیاریکراوە کە بریتە لە خەرجکردنی بژێوی ئەو خانمەی کە تەلاق دراوە بۆ ماوەی 3 ساڵ کەمتر نەبێت تاوەکو 5 ساڵ بەپێی داهاتی پیاوەکەوە بەپێی بڕی ئەو زیانەی کە ئەخەمڕێنرێت دووچاری خانمەکە بووەتەوە. زۆر باشە ئەو دوو هاوسەری کە منداڵیان هەیە کە جیابنەوە مافی بەخێوکردنی منداڵ ئەمەیان چۆنە ئەکەوێتە ئەستۆی ئافرەت لە چ کاتێکدا یان لە ئەستۆی پیاو خۆی لە مادەی 57 یاسای باری کەسێتیە باسیێن بابەتە کراوە دایک شایستەترە بەوەی کە دایانی بۆ مناڵەکەی بکە و مناڵەکەی لەلا بێ مادەم هیچ بەڵگەیەک نەبێ لەسەر ئەوەی کە مانەوەی ئەم مناڵە لای دایکی زیانی پێگا چ لە ڕووی پەروەردەیەوە یاخود لە ڕووی دەرونی و جەستەیەوە لەو حاڵەتەیە وەکوتم دایک شایستەترە و لەو حاڵەتەیە کە کاتێک مناڵەکە لای دایکە باوک پابندە بەوەی کە بژێوی مناڵەکە بکێشێ وە کرێی بەخێوکردنی مناڵەکەش بدا بە دایکەکە و باوکەکە لەو حاڵەتەیە تەنها مافی ئەوەی هەیە کە مشاهدە یاخود دیدەنی مناڵەکە بکە بەو شێوازەی کە لە یاساکە دیاری کراوە کە لە ئێستا بریتە لە هەفتەی 1 ڕۆژ یاخود 24 ساعت بەسەر یەکەوە بەنسبەت ئەو مناڵانی کە شیرەخۆرنین بەس بەنسبەت ئەو مناڵانی کە شیرەخۆرن دیارە محکەمە ڕەچاوی دۆخ و بەرژەوەندی مناڵەکە ئەکا هەندی حاڵە دێ کە دادگا بڕیار دەدات کە ئەم منداڵە باشترە لای دایکی نەبێت بابەتی حاڵەتی دەرونی نەخۆشی پێم وابێت شتی لەم جۆرە بوونی هەیە بڵێ طبعاً بۆ ئەوەی کە بڕیار بدا محکەمە مناڵەکە لای دایکی یاخود باوکی بمێنێتەوە کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک ئیجراعات هەیە محکەمە ئیگرێتە بەر تا ئەگار بۆ قەنەعەتی کە بزانێ ئەم مناڵە فعلەن بەرژەوەندی لەوایە لای کامیان بمێنێتەوە بەڵام وەکو مەبدەئێکی سەرەکی دایک شایستەترە مەگەر بێت و بسەلمێنرێ کە مانەوەی زیان ئەگەێنێ وەکوتم محکەمە کۆمەڵێک ڕێکار و ئیجراعاتی پێویستە گرێتە بەر لەوانە هەریەکە لە دایک و باوکەکە نێرێ بۆ لیژنەی پزیشکی و ئەیان نێرێ بۆ لای توێژەری کۆمەڵایەتی و ئەگەر هاتوو باوکەکە ئیدعای ئەوەی کرد کە فعلەن ئەم ژنە زیانی پێگەێنێ بێ ئەو زیانە دیاری بکە و بەڵگەی پێویست بخاتە ڕوو ئەو کاتە محکەمە ئیتر بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی مناڵەکە و ئەو ژینگەی کە مناڵەکەی تیادا ئەنرێ بڕیارەدا کە مناڵەکە لای کامیان بمێنێتەوە بەڵێ حاڵەتی وامان هەبووە لەگەڵەوەی کە ئەڵێم دایک شایستەیە کە مناڵەکەی لابێ حاڵەتیشمان هەبووە محکەمە بڕیاری نایەوە کە مناڵەکە لای دایکی بێ حاڵەتمان هەبووە کە تەنان نەیەڵاوە نە لای دایکی لای باوکیشی بێ هیچ کامیانی بە شایستە نەزانیوە هەندێ حاڵەتە زۆر لە بڕگەیەکە
ینی ئەمە لە چه کاتێکدا حەق بە ئافرەتەکەی بوون لە شوێنی نیشتە جێبوونە 3 ساڵێک لەو شوێنەوە لەو بمێنێتەوە مەرج چییە بۆ ئەوەی کە مەرجەکان وەکو باسم کرد پێویستە ئەو ژنە هیچ شقە و هیچ خانوویەکێکی نیشتە جێبوونی نەبێت خودی خۆی ژنەکە نەیبێ ئەگەر شوێنێکی هەبێت ئەو کاتە پیاوەکە ناچار ناکرێت کە خانووەکەی بۆ چۆڵ بکە و یاخود یەکێکی تر لە مەرجان ژنەکە خۆی هۆکار نەبوو بێ بۆ جیابوونەوە ڕازی نەبوو بێ بە جیابوونەوەکە یاخود هۆکاری جیابوونەوەکە ناپاکی هاوسەری نەبوو بێت یان ناسارین ئەوەی کە پێڵێن نوشوز لە شریعەتی ئیسلامیە ئەوە نەبوو بێت لەو حاڵەتە محکەمە بڕیارەدا کە یاخود ژنەکە ئەتوانێت پێداگیری بکات لەسەر ئەوەی کە لەو ماڵەیە بمێنێتەوە بۆ ماوەی 3 ساڵ بەڵام کاتێک کە ماوە لە ماڵەکە پێویستە پابندە بۆی کە زیانی پێ نەگەێنێ بە خانووەکە و هیچ کەسێکی تر غیری ئەو کەسانی کە لەگەڵ یاژین وەکو مناڵەکانیوانە کەسی تر نێنێتە ناویەوە بەشێکی یا هەمووی بەکرێ نەدا و لە کاتی خۆشیا بیگەڕێنێتەوە بۆ پیاوەکە وەگەر هاتو نەیگەڕاندەوە پیاوەکە توانێت داوا تۆمارکە و لە ڕێگەی یاسا و ناچاری بکە ماڵەکە چۆڵ بکە حەقی پیاو نەفەوتوە لەم بینیام ئەوە بکرێتە دەرەوە خۆی یاسادانەری عراقی کە ئەم بابەتەی داناوە قەنەعەتی وایە کە کاتێک کە خانمێک جیا ئەبێتەوە با بڵێن بۆی تووشی جۆرێک لە سەرگەردانی و سەر لە شێواوی نەبێت و بۆی ئەو مدەی ئەو 3 ساڵی داناوە بۆی لە ماوەی ئەو 3 ساڵا مشورێکی خۆی بخوات زۆر باشە هیچ مافێک ماوە کەمە باسمان لێ نەکرد بە سەبارەتەوە ئافرەت دانراوە بەڵێ بە تایبەتەوەی کە ینی هەر دوای جیابوونەوەش ئەگەر ئافرەتەکەش داوای کە پێم وابێت کۆمەڵی مافی هەر ئەکەوێت شتیوە ئەبێت خۆی ئەو مافانەی کە باس کراوە لە یاسای باری کەسێتیا بۆ ژنان دوای جیابوونەوە بریتە لە مارەی بریتە لە بژێوی عیددە بریتە لە قەرەبووی تەلاقی ناڕەوا ئەگەر هاتو سەلماندی کە بە ناڕەوا تەلاق دراوە لەلایەن پیاوەکەیەوە و بریتە لە مافی نیشتە جێبوون بەو ڕێکار و مەرجانی کە باسمان کرد هەروەها وەکو باسم کرد شایستەترە بەوەی کە مناڵەکەی لەلا بێ و کاتی کە مناڵەکەی لا بووە توانێت داوای با بڵێن بژێوی مناڵەکە وەکرێی بە خێوکردنی مناڵەکە بکات یەک پرسیارم ماوە ئێستا بینین کاتێک بابەتەکە کەوێتە سەر جیابوونەوەی ژنان زۆرجار پەنابرێتە بە ڕێکخراوەکانی ژنان وەکو بابەتی تونند و تیژوانەمە هیچ کاریگەری کاتە سەر یاساکانیان لە ماف و ئەو ئیمتیازاتانی کە ئافرەتەکە ئیکەوێت بەڵێ خۆی زۆر جار خانمێک کە یەت داوای جیابوونەوەکە ئیدعای ئەوە کە پیاوەکەی تون و توژی بەرامبەر کردووە لی داوە جنێوی پێداوە قسەی پێوتۆ سوکایەتی پێکردو ئەمانە هەموو تون و تیژین لە یاسای تون و تیژیە باس کراوە محکەمە بۆ ئەوەی کە قەناعەتێکی بۆ دروست بێ لەسەر قسەم ئافرەتە با بڵین ئەگەڕێتەوە بۆ ئەو سکاڵایی کە پێشتر ژنەکە تۆماری کردووە چاوەڕێەکە تا ئەو کاتەی ئەو سکاڵای یەکلایە بێتەوە ئەگەر هاتوو فعلەن سکاڵای ژنەکە لەوەی کە ئیدعای ئەوە کە تونوتیژی بەرامبەر کراو یەکلایی بووە و حکم دەرچوو بۆی کە پیاوەکە تونوتیژی بەرامبەر کردووە و ئەم تونوتیژە بە زیان دەئەنرێ و ئەم زیانە بڵین خانمەکە ئەتوانێ ئافرەتەکە ئەتوانێ بەکاری بێنێ بیکاتە بەڵگەیەک بۆ جیابوونەوە و شایستە بێ بە وەرگرتنی هەموو مارەیەکەی و هەموو مافەکانی خۆی وەربگرێ. بۆ هیوایە کە هەموو خێزانی پارێزراو بێ ئینشاءالله دوور بن لە هەموو جیابوونەوەیە ئینشاءالله و گرنگە تێگەشتن حتمە لە دادگاکانیشان ینی کات هەمیشە بەردەوام درێژەکرێت و تاوەکو ماوەسترە زیاتر زیک بنەوە نەگاتە حاڵەتی جیابوونەوە خۆی گەڕۆم و خێزانێک بەختەوەر و پارێزراو کە ئینشاءالله دوور بێت لە هەموو حاڵەتێکی جیابوونەوە و شەڕ و ناخۆشی. زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەردەش عەلی پارێزەر کە ئەم دەرفەتەی بێمەخشی کۆمەڵێک زانیاری و شیاری گرنگی پێشکەش بە ئێوەی ئازیز کرد.